گومانەکان لەبارەی هەڵبژاردنەکانی کوردستانەوە چین؟ ئۆپۆزیسیۆن تۆمەت دەدەنە پاڵ کۆمیسیۆن و دەسەڵاتیش بێجەنگە. تەنها چەند ڕۆژێکی کەم بەسەر هەستیارترین هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا گوزەری کردووە کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن یاخود ئەو لایەنانەی دەنگ و کورسی کەمیان هێناوە گومان دەخەنە سەر پرۆسەکە بە بوونی تەزویر و ساختەکاریەکی گەورە و پێشوەختە پلان بۆ داڕێژراو. پارتە بچووکەکان ئەوانەی وایان دانابوو دەبنە سوپرایزی هەڵبژاردنەکە گلەییان هەیە و دەڵێن پرۆسەکە فێڵ و ساختەکاری گەورەی پێشتر بەرنامە بۆ داڕێژراوی بۆ کراوە و قبوڵی ناکەین دەنگی لایەن و دەنگدەرەکانمان ببرێت بۆ لایەن و پارتە گەورەکان. هەرچەندە تا ئێستا بە فەرمی هیچ باڵگە و دیکۆمنت و سکاڵایەکیان پێشکەشی کۆمیسیۆن نەکردووە، بەڵام دەڵێن ڕێی تێناچێت لەو هەموو بەڵێنەی لەلایەن خەڵکەوە پێماندرا بوو ئەو دەنگە کەمە بهێنین. ڕەوتی هەڵوێست، بەرەی گەل، کۆمەڵی دادگەری، بزوتنەوەی گۆڕان و کاندیدە سەربەخۆکان لەو لایەنانن کە پێیان وایە پێشچوونیان بۆ سەر سندوقەکانی دەنگدان یەکلاییکردنەوەی پرۆسەکە لەلایەن دەوڵەتانی ناوچەکەوە دیزاین کراوە و نەخشەی تایبەتی بۆ دانراوە. بە جۆرێک بە شێوەی دەستخستنی ئەلیکترۆنی هەموو شت یەکلایی کراوەتەوە. هێشتا پارتە براوەکانی وەک پارتی دیموکراتی کوردستان، یەکێتی نیشتمانی و نەوەی نوێ هیچ وەڵام و کۆمنتێکیان لەسەر ئەو دەنگۆیانە نییە و لایەنگرەکانیان تەنها سەرقاڵن بە ئاهەنگگێڕانی بردنەوەیان لەو هەڵبژاردنانە. بەشێک لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هێندێک ڕۆژنامەوان چەند گرتەیەکی ڤیدیۆیی و چەند سەرنجێکیان لەسەر جۆری ساختەکاریەکان نووسیوە، بەڵام دیسانەمەش بێخستنە ڕووی بەڵگەیەکی دەمکوتکەر کە بیسەلمێنێت بێشک ساختەکاریەکی ڕێکخراوە ئەنجام دراوە بوونی نییە. سەر لە بەیانی ئەمڕۆ بەرپرسی کاروباری هونەری لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق وەڵامی ئەو دەنگۆیانەی دایەوە و گوتی ئەوانە تەنها گومانی ئەو لایەنانن کە دۆڕاون و ئامادەنین دان بە شکستی خۆیان دابنێن. ئەگینا هەڵبژاردنەکان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک و بێ هیچ دەستوەردانێک بەڕێوەچوون و هیچ بەڵگەیەک نییە بیسەلمێنێت کە تەنانەت یەک ساختەکاریش کراوە. پێش ئەنجامدان و دیاریکردنی وادە هەڵبژاردنەکان هەمان ئەو لایەنانەی کە ئێستا پێیان وایە پرۆسەکە لە ژێرباری ساختەکاریەکی گەورەدا بەڕێوەچووە بەردەوام لە دیدار و چاوپێکەوتنەکانیاندا باسییان لە پاکی و نەزیهی و بێگرفتی و کۆمیسیۆنە دەکرد کە سەرۆکەکەی ئەندامێکی یەکێتی نیشتمانی و کۆمیسارەکانیشی چەند دادوەرێکی باڵای سەر بە لایەنە شیعەکانن. هەرچەندە دوێنێ سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ شاسوار عەبدولواحید گوتی کە سکاڵایان لەسەر ئەنجامەکان لە کۆمیسیۆن تۆمار کردووە، بەڵام بەپێی زانیاریەکان بەهۆی ئەوەی دەڕۆژ بەسەر بەڕێوەچوونی پرۆسەکەدا تێنەپەڕیوە و هێشتا تەنها ئەنجامە بەراییەکان ڕاگەیەندراون، هیچ کەس و لایەنێک ناتوانێت سکاڵا تۆمار بکات و گلەیی و گازندە بە فەرمی پێشکەشی کۆمیسیۆن بکات. دوایەوەش هەر لایەنێک بیەوێت سکاڵا تۆمار بکات دەبێت سکاڵاکەی لەسەر بنەمای گومان نەبێت، بەڵکو دەبێت زیاتر لە 6 دیکۆمنتی فەرمی ئاشکراکرا و پێشکەش بکات و بیسەلمێنێت کە زیاتر لە 1000 دەنگ گۆڕانکاریان بەسەرداهێنراوە. جارێ نازانرێت وەڵامی فەرمی سەرۆکی کۆمیسیۆن بۆ ئەو دەنگۆیانە چی دەبێت، بەڵام لە ئێوارەی یەکەم و دوای تەواوبوونی دەنگەکان محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بە فەرمی بەڕێوەچوونی پرۆسەکەی بە سەرکەوتووی و بێگرفت ڕاگەیاند.